لە بەرنامەی ئەم جارەی ساڕێژ تەوەرێکی زۆر گرنگ و هەستیار باز دەکەین کە ئەویش کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر تەندروستی هاوڵاتیان لە ئەنجامی فڕێدانی ئەو زبڵ و خاشاکەی کە لە نزیک شارەکان هەیە لە باشووری کوردستان. بۆ ئەمە بەستەش 3 میوانم هەیە. سەرەتا بابەیە کۆ میوانەکانمان بناسی. پێشەوەی گفتوگۆکەم لەگەڵ میوانەکانم دەست پێ بکەم سەرنجتان بۆ ئەو راپۆرتە ڕادەکێشم کە پێشتر ئامادەمان کردبوو لە زبڵخانەی کانی قڕژاڵە لە شاری هەولێر. فەرموو بابەیەکەوە بینەری بین. زبڵ و خاشاک ئەو مادانەی کە ئەگەر مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵ نەکرێت بۆ لەناوبردنیان ئەوە لەوانەیە کاریگەری خراپی تەندروستی لەسەر مرۆڤ و زیندەوەرانی تریش هەبێت. ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان پارەیەکی زۆر لە پاکردنەوە و فڕێدانی زبڵ و خاشاک سەرف دەکات. لەگەڵ ئەوەشدا گلەیی زۆر هەیە کە نەتوانراوە لە ناوبردنی ئەو مادانە لەسەر ئاستی ستانداردی جیهانی بێت و بە شێوەیەک لە ناو دەبردرێن کە هیچ بنەمایەکی زانستی تێدا ڕەچاو ناکرێت. لە ژمارەیە وڵاتانی پێشکەوتوو لە ناوبردنی زبڵ و خاشاک سوودێکی زۆری هەیە بە تایبەت لە بواری وزە و دووبارە بەکارهێنانەوەی هەندێک مادەی تر چونکە ئەوان بە ڕێگەی زانستی و تەکنەلۆژیای سەردەمیانە ئەو زبڵ و خاشاکە لە ناو دەبن. بەشی هەرە زۆری زبڵ و خاشاک لە باشووری کوردستان یان دەسووتێنرێت یان دەخرێتە ژێرخاکەوە کە لە هەردوو باردا زیانی تەندروستی دەبێت. لە ئەنجامی سووتانیدا جۆرەها گازی کیمیایی لێپەیدا دەبێت کە دەبنە هۆکاری جۆرەها نەخۆشی. ئەو بەشەش کە دەخرێتە ژێرخاک دەرهاویشتەی خراپی تەندروستی دەبێت بۆ مرۆڤ. کاک حەیدەر فەرمانبەری شارەوانیە و یەکێکە لە سەرپەرشتیارانی ئەو شوێنە. بەم شێوەیە باسی کارەکانی خۆیان لێرە و چۆنیەتی لە ناوبردنی زبڵ و خاشاک دەکات. ئێوەکو کارمەندەکانی حکومەت چەند کەس لێرە؟ ئەمە 10 کەس دەبین. ئیش و کارتان بە سەرپەرشتیگرنیان؟ نە سایەقین و عەرەسین و مراقیبین و ئەم هەنووامە تێدەسە. باش ئێوە لە کاتی ئیشکردن هیچ جلوبەرگێکی تایبەت دەستکێش ئەوانە لەلایەن تەندروستیەوە نە حکومەت و نە ڕێکخراوە مەدەنیەکان و هیچ کەسێک نەهاتیە بری ئەنگۆ چ دەکەن لێرکانە. هیچ کەسێک هەتتا سەعە بین نابین دەهات جارێک دەیڕشان هەندێک مێشی دەکوشت ئەویش نەمات سارێک دەبێ ئەویش نهاتیە. کەس نایە هەتا ئێستا هیچ کەسێک هەزار ڕێکخراومان هەیە لە دانیشتنەوە کۆبوونەوە دانیشتن هەیە هەتا ئێستا ڕێکخراوەکەم نەدیتێ بێت تێرکانە برێ ئەریانگۆ ئیشتان چییە کارتان چییە؟ نەک ڕێکخراوەکان مەسئولەکانی خۆشمان وەزیرە لە ژیانی دایرەی نەدیتە سەرۆک شارەوانی ئێرەی نەدیتە کەس نایە برێ کاکانگۆ ئیشتان چییە چ دەکەن. دووارە بەخێربێن دکتۆر زیرەک شلێرخان کاکاروان بەخێربێن بۆ بەرنامەی ساڕێژ. پرسیار یەکەم لە بەڕێستەوە دەست پێکەم دکتۆر زیرەک. کاریگەری ئەو بۆن و بەرامە و گازانی کە لە زبڵەکانەوە دروست دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ چییە؟ بەڵێ پێشوەخت سوپاس بۆ جەناب و بۆ هاوکاران و بۆ بینەرانمان. پرسیارەکەشت دەتوانم پێت بڵێم لەوە فراوانترە کە لە بۆت بژمێرم ئەوە بەڕاستی دەیبزانی زبلەکە چیە گەر باسی پاشەڕۆی ئاسایی دەکەی کە لە ماڵان و لە داوای ڕشتیوا دروست دەبێتن فەرقەی زۆریە لەگەڵ پاشەڕۆکانی کە لە دام و دەستگات شتەکان دروست بێگومان منیش مەبەستم ئەو زبڵانەیە کە ئێستا لەو زبڵخانەی راپۆرتەکە بین ئەوەی بزانین کە خۆی دەبواە لەوێ بەس پاشەڕۆی ئاسایی هەبووای بەڵام ئەوەی زانیمانە کە پاشەڕۆی فیزیکیەکانیش تێکەڵاو دەکرێن کەواتە لە
گۆزی بە خوێن و بە شلەی لەش و بە دەرزی و بەو شتانە شتی بڕ تیژ و بڕوانی هەموو تایە کەواتە بەعام ئەو زرانەی کە دەبێ یاخود ئانین ئەو وەختە دروستە بن یاخود پاشی ماوەیەشتر دروستە بن ئەوانەی کە ئانین دیسە ئەوانیش دوو بەشن یاخود بریندار بوونە لەبەر شتی تیژ و بڕکەتیایەتی یاخود نەخۆش بوونە لەبەر ئەو ڤایرۆس و ماکرۆرگانزمەکانی تری کەتیایە لە بەکتریا و لە کەڕوو ئەو شتانە طبیعی ئەو نەخۆشیانەش ئەگەر بیان ژمێرین زۆرن بەڵام لە هەمویان زیاتر کە مەترسیدارن و کە احتیمالی توشببوونیان هەیە HIV لەگەر هیپەتایتس B کە زۆر لیان بترسین لەبەرەوەی هەمان زانین نەخۆشی ترسناکەن و عیلازیان نییە یاخود زەحمەتە. ئەی ئەگەر لە نەتیجەی ئەو سووتان و ئەو گازانی کە دروست دەبێت کە کاریگەری تەندروستی چییە لەسەر ئەو کەسانی لەوێ ئیش دەکەن لەسەر ئەو کەسانی کە نزیک ئەوێن یان وەکو دەزانین ئەو زبڵخانەیە ئەوەندە دوور نییە لە شوێنی دانیشتوان لە شارەکان لەوانەیە لە شارەکانی تری ژوا بێت دوای حەز بڵێ کاروان لەسەر ئەوە قسەماوکە ئەو دووکەڵ وشتە کاریگەریە ئێستاییەکان کە بڵێن لە ئێستا ڕۆدەوە کاریگەری داهاتویان چیە لەسەر تەندروستی ئەم کۆمەڵگایە ئەزاوە لایەکەی تریتێتی ئەوەی ویستم باسی بکەم پێشوەخت تەمان یەکسەر تەسیری لەسەر هەناسە و شتی ئەو خەڵکەیە کە لەوێ دەژی یا ئەو کەسانی کە کۆمپانیەکانی کە ئیشی تێدا دەکەن ئەو منداڵانەی کە دەستی لە زبوشتەکان دەدەن دووەمین کاریگەری پاشەڕۆژیان کە بە ئەنواعی ڕێگا بە تەنەفوس بە پێست بە چاو بە برین تووشیان دەبن ئەو غازانەش بە تایبەتی دیۆکسید و ئەوانەی تایە کە دەیسوێنین لەبەرەوەی باش ناسوێنین سوستاندن بەخۆی سوێنەری هەیە سوێنەریش مواسەفاتی هەیە ئەگەر لەناوە نستێ ئەو شتانی تایەتی یاخود بە تواوی ناسوێنین یاخود لە کاتی سوستاندن ژارەکە زیاتر براوەکەینەوە ئەو شتانی کە تایە کە ئەو غازاتن کە ژەهراوین زیاتر براوی دەکەینەوە لە بۆ دانیشتوان و لە بۆ خەڵک کەواتە وەکو پزیشکێک ئەگەر پرسیارەکە لێ ئەو زبڵخانەی کە ئێستا لەو نزیک شاری هەولێرە ئەو دوو کەڵ و پیسی و میکرۆبانە ئەگەریان زۆرە بگوازرێتەوە بۆ ناو شار طبیعی بەردەوام هەیە بەردەوام زۆر سپاس بێگومان چمەلای کاکاروان وەکو لایەنێکی حکومی تا چەند پێوەرە زانستیەکان ڕەچاو کراوە بۆ لە ناوبردنی ئەو زبڵانە بۆی کە وەکو باسمان کرد ئەو کاریگەریانەی نەبێت لەسەر هاوڵاتیان بەڵێ سەبارەت بە ئەو بابەتەی کە جەنابەت هەڵبژاردیە تەبان بابەتێکی گرنگە چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ زبڵ و خاشاک هەم لەلایەن هاونەشتیمانیان هەم لەلایەن کە ئەو لایەنی پەیوەنددار بۆ مەبەستی چارەسەرکردن بڵێ سەبارەت بەوەی کە چۆن هەڵسوکەوت بکەیت لەگەڵ زبڵ و خاشاک هەم بە ئەنجامدانی چەند پرۆژەیەکی تایبەت بۆ بەبەستی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک بۆ ئەوەی ئەو شێوازێک کە ئێستا هەیە دروست نەبێت کاوەش لە ئەنجامی ئەوەیە کە بەرهەمێنانی زبڵ و خاشاک لەلایەن هاوڵاتیانەوە کە ڕۆژانە هەمومان زبڵ و خاشاک بەرهەم دێنین هەر یەکە و بە شێوازێک ئەوجا طبعا ئەو ئەمە چەند بەرهەمەهێنین لە کوردستان هەر تاکێک چەند بە شێوەیەکی گشتی لە کوردستان طبعا بە نزیکەی 8,000 تا 9,000 تۆن زبڵ و خاشاک بەرهەم دەهێنرێت لەلایەن هاوڵاتیانەوە ڕۆژانە و ئەو زبڵ و خاشاکە طبعا هەموو شێوازێک تێکەڵە کە پاشماوەی تەندروستیە پاشماوەی پیشەسازیە پاشماوەی ئۆرگانیکە باڵێن لەلایەن تاکێک چەند بەرهەمەهێنێت چەند زبڵ بەرهەمەهێنێ هەر تاکێک نزیکەی چیلۆیەک تا چیلۆیەک و نیو زبڵ و خاشاک بەرهەم دێت کە ئەوەش لەو کۆمەلگایەک لە بۆ کۆمەلگایەک جیاوازە بە پێیەوەی کە هۆشیاری هاوڵاتیان و یاخود چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ زبڵ و خاشاک کە چۆن زیاب بکەیەوە یاخود پەیوەندی هەیە بە بەرنامەکانی لایەنی پەیوەندیدار باڵێن لایەنی شارەوانی لە ڕێگای چەند کۆمپانیایە کە هەڵسن بە جیاکردنەوەی ئەو کەلوپەلانەی کە سوودی هەیە یاخود ئەگەر سوودیشی نەبێتە کاریگەری لەسەر ژینگە یاخود لەسەر تەندروستی هاوڵاتیان کە ئێستا بەدا ئێمەش مەبەستمانە لێرە ئەوەیە تۆرزیرەک باسی کرد ئەو دوو کەڵ و ئەو پاشماوانە لە ڕێگەی میکرۆبەکانیانەوە تەسیری خراپی هەیە لەسەر هاوڵاتیان ئێوەکو شارەوانی چیتان کردو بۆی هەرچۆنێک ڕێژەی ئەو گواستنەوەی نەخۆشیانە هەرچۆنێک بێت کەمتر بکرێتەوە ینی تا چەند سیستمی زانستیتان لەگەڵیان بەکارهێنەوە
بۆ لە ناوبردنی ئەو زبڵە. بڵێ سەبارەت بە چارە سەرکردنی خۆڵ و خاشاک تاوان پێویستی بە ڕێگای زانستی هەیە بە کۆمەڵێک پرۆژەی تایبەت هەیە بۆ مەبەستی چارە سەرکردن کە هەم لە ناوبردن باتە سووتاندن یاخود ژێرخاکردن یاخود دووبارە بەکارهێنانەوەی ئەو کەلوپەلانەی کە سوودی هەیە بتانی سوودی مادی لێ وەربگری. ئەوانە هەموو ڕێگاکانی چارەسەرکردنن بەڵام تا چەند جێبەجێکراوە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەگشتی تاوان بە جێرەی پێویست لەو ئاستەدا نەبووە کە تەنها لە بەشێکی کەم لە سێ-چار شوێن ئەو کارگانە باڵێن ئەنجام درراوە ئەو پرۆژانە بەڵام بە جێرەی پێویست نییە چونکە هەموو شار و شارۆچکەکان پێویستیان بە پرۆژەی تایبەتە بۆ مەبەستی چارەسەرکردن کە کۆمەڵێک هەم نەبێتە هۆی هۆکاری ئەوەی کە ژینگەی شارەکان بشێوێندرێت پێویستە تەمان لایانی شارەوانی هەم لە ڕێگای وەبەرهێنان یان لە ڕێگای کۆمپانیاکان چەندین گرێبەستی ئەنجام داوە بابێن لە شاری هەولێر ئەو نزیکەی 70 شارەوانی هەیە ئەو شارەوانیانە کراوەتە 6 زۆن هەر زۆنێک کۆمەڵێک شارەوانیە باڵێن هەمووی زبڵەکە دەهێنێتە ئەوێ دێنێتە ئەو شوێن ئەو زبڵخانە وەکو شاری هەولێر بەگشتی نەخێر هەمووی نایەتەکانی قژاڵە بەڵام تقریبا 25 شارەوانی دەچێتە ئەو شوێنەی کە جەنابتان باست کرد زبڵخانەکانی قژاڵە 25 شارەوانی نزیکەی 2000 تۆن زبڵ و خاشاک دەگوازرێتەوە ئەو شوێنە کە ئێمەش وەکو شارەوانی ڕۆژانە تەنها دەتوانین دای بپۆشین بۆ ئەوەی کاریگەریەکەی کەم بکەینەوە تاوان ئەوەش بە شێوازێکی زانستی نییە ئێستا دەکرێت بەس تاپۆشینە ئەویش بەو شێوە نییە کە لە ڕووی تەندروستی و لە ڕووی زانستیەوە لەو ئاستە بێ کە بتوانێت ڕێگری بکات لە نەخێر لەبەرەوەی شێواز زانستیەکەی کۆمەڵێک پرۆژەیە کۆمەڵێکی کارگەیە پێویستە ئەوانە ئەو زبڵ و خاشاکە بە شێوەیەکی زانستی هەڵسو کەوتی لەگەڵ بکرێت کە ئەوە ببێتە هۆی ئەوەی کە ژینگەی ئەو شوێنە یاخۆ ژینگەی ئەو شار و شارۆچکەکە بە پاچی ڕابگرێت بۆ ئەوەی کاریگەری لەسەر هاونیشتیمانیان نەبێت لە ڕووی تەندروستی و کاریگەری نبێت بۆ لە ژینگەش کاریگەری بێت دەست خۆش بێ کاروان شلێر خان دێمە لای جەنابەت ئێوەکو چالاکوانێکی مەدەنی وەکو لە ڕێکخراوە ناحکومیەکان ڕاتان چییە لەسەر ئەو شێوازی لە ناوبردننی ئەو زبڵانە و بۆ ئەی کاریگەری لەسەر ژینگە نەبێت لە ڕووی تەندروستی وەروها پرسیارەکەی تریشەوەیە وەکو لە راپۆرتەکە بینمان کاک حەیدەر گلەیەکی هەیە لە بەدەر لەوەی کە لە حکوومەت و لەلایەنە دەستگا تەندروستیەکان دەڵێ هیچ ڕێکخراوێکی حکومی تا ئێستا بە دوواداچوونی بۆ ئەم شتانە نەکردو. سەرتا دەستخۆشتانە دەکەم وەک کەناڵێک گرنگی بە ژینگە بدەن بەڕاستی من شخصی خۆم زۆر گلێم لە دەستگاکانی ڕاگەاندن هەیە بە بینراوە بیستراوە خوێنراو کە لایانی ژینگە فرامۆش کردووە. ئێمە زۆربەی کێشەکان دەتوانین لەلایانی ڕاگەاندنەکە و بەگەیاندنی شتەکان دەتوانین چارەسەر بکەین. سەبارەت بەو ئەوەی جەناب باسی دەکەیت بەڕاستی کارەساتەکەی زۆر لە داعش و ئیرهاب و ئەوانە گەورتە. من دوایین خوێندنەوە بۆ کتێبێک کە باز لە ئیرهابی تەلەوث البیئە دەکات پیسبوونی ژینگە بە ئیرهابی ناوبردووە. ئێمە ئێستا لە ئیرهابێک داین یعنی دەبێت خۆمانی لێ بپارێزین بەڵام بەداخەوە هیچ سەکێکمان بەدەستەوەنی خۆمان لێ بپارێزین. داتا و زانیاریەکتان کۆ کردوتەوە لەسەر باڵێ ئێمە وەک ڕێکخراوەکان چەندین جار ینی لایانی پەیوەندیدارمان ئاوا دەکرێت کۆمپانیەکانی پاککەرۆنە یاخود لایانی شارەوانیە کە ئەو زبڵانە بە شێوەی تەندروست نابنە هەرچ نەبێت کارگەر ڕێسایکلین هەبێت هەرچ نەبێت لە شارەکان دوور بێت لە ناو ماستەرپلان شار نەبێت. ئەو زبڵانانە دڵشا دەکەین ئەم باسی هەولێر ناکەم شارەکانی دیکە بە هەمان شێوە لەوانەیە سەردەمێک ئەو زبڵانە لە دەروی ماستەرپلانی شارەکان بووبێت بەڵام ئێستا بەهۆی فراوانبوونی شارەکان هاتوۆتە ناو ماستەرپلانی شارەکەەوە بۆنەکەی زیاتر ڕاستەوخۆ بۆ دانیشتوانی ئەو شارە دەگەڕێتەوە. کاریگەری هەبوو بۆ ئەو بڵین زەختێکی ئەوە کردوتانە لەسەر حکوومەت و لایەنە نەخێر ئێمە چەند جاریانی ئەو گرێبەستانەمان بینیوە کە کۆمپانیا پاکەرەوە دەبێت کارگەی ڕیسایکلین دابنێت بەڵام دانەنا کلیان دەپرسین ئەو دەرێ لەوێ زەین بۆدا ئەو لەوێ پارم بۆ دابنە یعنی هەر یەکە و بیانێک دەڵێت و ساڵ بە ساڵ و ئەو شتە تێپەڕ دەبێت و بە دوواداچوون نییە. بۆچی بە دوواداچوون نییە؟ ئێمە وەزارەتێکی ژینگەمان هەبوو وەزارەتی ژینگە داخرا لۆچ وەزارەتی ژینگەدا بخرێت کە ژینگە لایەنێکی هەر گرنگی ژیانە کە ئێمە دەڵێن ژینگە و ژیان کەواتە ئێمە خۆمان دەپارێزین لە دوژمن خاکەکەمان دەپارێزین خاکەمان دەبێت بپارێزین لە ڕووی ژینگەی شۆگە ئێمە خاکەکەمان نەپارێز ئەی چۆن ئێمە ئەو کاتە وڵاتمان هەبێت. لە هەمان کاتە وەزارەتی تەندروستی هەیە بێگومان دوایە دێمەوە لای دکتۆر زیرەک بەس کۆمەڵێک ڕای کۆمەڵی هاوڵاتیمان وەرگرتووە
با پێکەوە بزانین ئەوان ڕایان چیە لەسەر پیسبوونی ژینگە لە ئەنجامی ئەفرێدان و خراپ هەڵگرتنی زبڵ و خاشاک. کوردستان یعنی ئەمە دەبی بۆچی بڕووناچ تامان بیپارێزین نەک بۆ شێوە یعنی ژینگە کابرا دەبینی ئەوە دەکاتن شتێکی فڕادە و ئەو شوێنانەی کە زۆر زبلی لێ خربوویتەوە بە تایبەتی مەسەن لە لای دەربەندی گۆمەسپانی چیسە ڕێز بووە زبل ڕێز بووە کەس نییە بێ ئەوەی بکە لای بە ئەوجا ئەو هەموو سەیاراتە کە ئیش دەکەن زانی ئۆکسسیژن فێر دەبی ئەو جەوەی هەموو پڕ دەکاتن ئەتوو هەری دەمژی بە بێوەی ئەگال لە خۆبی ممکنە هەموو کەس تەسیری نەکا بەرام لە فتەراتی دوور بە دەوامێکی زۆر بکە ئەتوو هەز دەکەی کە تەندروستەکەت ناتەوە هاوڵاتیش یارمەتی حکوومەت بدە لە پاراستنی ئەو ژینگەیە ئەتوانین ئێمە لە بەردەمی ماڵەکانە لە نێو گەڕەکەکاندا دوو جۆر حاویەمانە بێ حاویەک لەم خۆناغا بۆ مادە وشکەکان حاویەکیان بۆ مادە ئۆرگانیکان کە بریتە لە پاشماوەی خۆراکەکان بەم شێوازە دەتوانین بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ خاشاکە بکەین وەکو وڵاتە پێشکەوتووکە. دکتۆر جان ئەو کارمەندانەی حکوومەت کە لە شارەوانی لێ ئیش دەکەن وەکو بینیمان گلەیان لەوە هەیە هیچ جۆرە پێداویستێکی تایبەتی پزیشکیان لە فریاگوزاری سەرەتایی کە لە ئەوێ هەموو جۆرە زبڵێکی تێدایە کە احتیمالی هەموو جۆرە ڕووداوێک هەیە وەکو باسمان کرد ئەو نەخۆشییانیان هەیە گلەیەکە ئەوەیە تا ئەسە تەندروستی نەیتوانیوە بۆ نەیتوانیوە شتێکی وان بۆ دابین بکە کە هیچ نەبێت تەندروستی ئەو کەسانی لەوێ ئیش دەکەن و خزمەتی ئەو شوێنە دەکەن بپارێزرێت. دیسان ئەوانەی شارەوانی وەبزەم پەیوەندیان بە تەندروستی نیە خۆی پێویستە چیە بازێشت هەیە کە با بڵێن پاراستنی کەسایەت پێڵێن جلوبەرجی پاراستنی کەسایەتی وەک دەمامکە وەک ئەوەی سرە وەک پێڵاوە جلوبەرجی سەدرریە و ئەوانە پێویستە لە بۆ هەموو کەسێک کە دەست لە زبلەدا بە تاکید پێویستە ئەوەی لەبەر نەبێت ئەو زاریانێرەتان داوتە شارەوانی کە هەموو ڕێنمایی هەیە و هەمووی هەیە کا کاروان بۆ ئەو ڕێنمایانە جێبەجێ نەکراوە بۆ ئەو کەسانی کە لەوێ ئیش دەکەن بۆی هەر هیچ نەبێت ئەو کەسانی کە لەوێ خزمەتەکەیان دەکەن کە سوکار و خۆیان لە ڕووی تەندروستیەوە بپارێزن. بڵێ سەبارەت بەوەی کە ئێستا ئەو کرێکارانی کە لەوێ ئیش دەکەن یاخود ئەو شوفێر و ئەو ستافێک لەوێ ئیش دەکات زۆربیان پەیوەندیە بە شارەوانی نییە کرێکاری ئەو نیشتیمانینە خۆیان لەو شوێنە کەلوپەل کۆ دەکەنەوە سوودی لێوەردەگرن کە لە نەتیجا بەڵام وەکو شارەوانی ئەوانەی کە تایبەتن بە شارەوانی وەکو شوفێر و ئەوانە چەندی جار کەلوپەلمان بۆ دابین کردوون بەڵام بەکاری نایەنن بەڕاستی خۆیان بەکاری نایەنن لەبەرەوەی تەبەن پەیوەندی بە ئاستی هۆشیاری ئەو شوفێرە یاخود ئەو کارمەندە هەیە لەوێندە بەڵام پێشی ئەوەی کە جەنابەت پێش ئەو پرسیارە سەبارەت بە پاشماوەی چۆن چارەسەری دەکەیت ئەو کێشانەی کرد لەو شار و شارۆچکانە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی فراوان هەیە ئەو کێشەیە لە هەموو شار و شارۆچکەکان هەیە چۆن چارەسەری دەکەیت کە باز بکەم باسی هەولێر لە 2010 یەکەم کارگەی ڕیسایکل لە شاری هەولێر دامەزرا بەڵام سەرکەوتو نەبوو دواتر کۆمپانیایەکی بیانی کۆمپانیایەکی کەنەدی بە ناوی بایۆتەکنیک هەوڵیدا پرۆژەیەک ئەنجام بدات سەرکەوتو نەبوو لەبەر دوو هۆکار یەک ئەوەیە شێوازی ئەو زبڵ و خاشاکە کە بەداخەوە پاشماوەی تەندروستی پاشماوەی پیشەسازی هەموو پاشماوەیەک دێتە ئەو زبڵخانێ هەموو پاشماوەیەک دێتە ئەو شوێنە ئەوەش هۆکاری سەرەکیە کە ئەو شێوازێک کە لەو شوێنە هەیە ڕوو دەدات چونکە بەڕاستی کاک دکتۆر زبڵی شارەوانی بەو شێوازی پیس نییە چونکە 160 ئۆرگانیکە خواردنە و خۆراکە و پاشماوەکانی ئۆرگانیکە یعنی بەو شێوازە پیس نییە بەڵام کە پاشماوەی تەندروستی تێکەڵ دەکرێت لەگەڵ ئەو پاشماوەی شارەوانی لەوانەیە سەتا دەیبی پاشماوەکان کە باسم کرد ڕۆژانە 2000 تۆن دەگوازێتەوە شوێنە ئەو سەتا دەیە سەتا هەفتای زبڵ و خاشاکی شارەوانی تەلەوز دەکا پیس دەکا کە ئەوە هۆکارە بۆ ئەوەی کە نەتوانرێت پرۆژەی ڕیسایکل پرۆژەکانی وەبەرهێنان یاخود پرۆژەی وای لۆ بکرێت کە نەبێتە کێشە یاخود سوودی لێوەربگرێت. ئێوە چیتان کردو لەو بارەیەوە؟ ئێستا باسم کرد کە هەوڵمان داوە ئێستا با بڵێن گرێبەست لەگەڵ چەند کۆمپانیایەک ئەنجام بدرێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکان بەڵام چەند مەرج و ڕێنماییەک هەیە کە دەبی جیا بکرێتەوە پاشماوەی تەندروستی ئەرچی وەزارەتی تەندروستیە لە ڕێگای کۆمپانیای تایبەتمەند چارەسەری بکات چونکە پاشماوەی تەندروستی زیاتر
کاریگەری لەسەر ژینگە دروست دەکات لەوەی کە پاشماوەی شارەوانی پێویستە وەزارەتیش تەندروستی تاکو ئێستا بەداخەوە ئەو کاریان نییە با بڵێن ئەو گرێبەستیان نییە لەگەڵ کۆمپانیەکان کە پاشماوەی خۆیان هەم پاشماوەی ئەکسپایری دەرمان کە کێشەی گەورەیە بەڕاستی هەموو ئەوانە بەو شێوەیە دێن لەو زبڵخانەی فڕێدەدرێ هەموو جۆرە پاشماوەیەک بەداخەوە پاشماوەی تەندروستی پاشماوەی دەرمانی ئەکسپایر پاشماوەی خواردنی ئەکسپایر کە ئەوانە هەمووی کاریگەریان هەیە باخود مەوادی کیمیاوینە دەبی چارەسەر بکرێت بە شێوازیەکی زانستی بە بورە شلێرخان من ئەو پرسیاری کاکاروان جارێ نۆری تۆ دەبڕم ڕوبەڕوویەکی دکتۆر زیرەکی دەکەم دکتۆر زیرەک ئەو پاشماوانی کە لەو نەخۆشخانە لە نەخۆشخانەکانیان ئەو دەرمانانی کە ئەو باسی دەکات ئەکسپایرەکان ئایا ئەوە ئەوەندە ترسناک نییە کە تێکەڵی ئەو زبڵە دەکرێت بەو شێوەیە ئێوە چیتان کردو لەو بارەوە یان وەڵامی جەنابەت بۆ کاکاروان چی؟ بەڵێ وڵی کاکاروان ڕاستە کە تەبیعی بەڵام کراوە شت کراوە و لەبەرەوە شتەکە زۆر گەورەیە نەگەیشتن ئەو ڕادەی کە ئەو ئەڵێ طبعاً تەقسیریەوە دیفاعنیە تەقسیریە و کەم تەرخەمیە لە وەزارەتی تەندروستی بەڵام ئەوەی کراوە ئێستا دوو ئامێری گەورەی ئۆتۆکلێڤمان هەیە کە شت ستێری لەکات پاشەڕۆی پزیشکیەکان ئەوەی پزیشکە ستێری لەکرێ ئەو جا ئەبدرێ بۆ ئەوێ یعنی ئەگەر دیتیشت لەوێت سرنجێکی لێ ئەو سرنجە شرت نییە لە ڕاپۆرتێکا سرنج و پاژماوی بەڵامگەمەجارم بدەیت زام ناکە ئیلتیزام ناکەن یەک دووەم ئەمە ئیلتیزام ناکە نەخۆشخانەکان نەخۆشخانەکانی حکومی هەمووی ئیلتیزامی کردووە ئەوەی ئیلتیزام ناکە نەخۆشخانە تایبەتەکانن جگە لەوەش بە هەزاران عیادەی معاون طبی و مزەمید و ئەوانم هەنێ لە هەمووشی مێمتر خەڵکی کوردستانیش تاچی کوردستان هەمووی دکتۆرە کەم هەیە تاچی کوردستان بەخۆی دەرمان نەکرێ و بەخۆی عیلاج نەکاتن و بەخۆشی فڕی نەدات سەلاجەکەی تێدا نەبێت هەمووی کەواتە پاشڕۆی پشتی سەیترەی لەسەر ناکرێ بەو جۆرەیە دیسا دێنەوە سەر ئیعلام لە هەموو شتێ مهمترە کە دەست پێ بکە ئەو پاشی خەتەواتی زۆرە ئەگەر مەجال هەبوو باز بکەین بەڵام لەو بەرنامەیە کورتە هەرەوەندێ شت کراوە وەکو ڕێکخراوی ناحکومی و ژینگە پارێز چه ئاگاتان لەو بابەتانە هەیە بە تایبەتی نەخۆشخانەکان کۆمپانیەکانی دەرمان یادەکان ئێوە هیچ بیرێکتان لەوە کردێتەوە هیچ کارێکتان لەسەر ئەو بابەتە کردووە بە تایبەتی کە ئەوانە پاژماوەی تەندروستین ئێمە ئەوەی داوای بکەین وەک ڕێکخراوەکان تەرکیز لەسەر یاستا دەکەینەوە لەسەر بوونی چاودێر دەکەینەوە ئێمە بە هەر لاکدا بڕۆین لە هەر شتێک دەپرسین ئەو لۆ ئەوها ئەو سەرپێچی ئەوە ئەوان دەڵێن کەس ناپرسێتەوە یعنی کەس ناپرسێتەوە لەوەیە بە یاسا دیاری نەکراوە یاسا هەیە یاسا جێبەجێ ناکرێت یاسا هەیە بەس یاساکانی جێبەجێ ناکەن چاودێر نیە بۆ نمونە پۆلیسی دارستانمان هەیە بەڵام کەنجی پۆلیسی دارستان چوو لەوەی کۆ دارانە بۆ چ دەبڕدرێتەوە وانە ینی یاساکان جێبەجێ ناکرێت شارەوانی لە وڵاتان واتە ئێستا وەکو ئەو بابەتی کە ئەو باز دەکات دکتۆر زیرەک باز دەکات کاکاروان باز دەکات کە ئەوانە ڕاستەوخۆ بەیوەندیان بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە بەڵێ ڕێکخراوە ژینگە پارێزەکان لەمەیە وتیان چی بووە ئێمە من ناتوانم قسە لەسەر هەموو ڕێکخراوەکان شەرت نییە کار بکات و هەمووی ئەکتیڤ بێت و ینی چەند ڕێکخراوی کە جناب کاریتێدا دەکەی بە نمونە ئێمە ئەوەندەی ئیش بکەین لانی پەروەردەی ئیش دەکەین کە بەلای من ئەوە زۆر گرینگە ئێمە هێشتا تاکی ئێمە هێشتا فێر نەبوو شەقامەکەی خانە ڕابگرێت یعنی تاکی ئێمە فێر نەبوو لە زانکۆیە قوتابی زانکۆمان هێشتا کە بڵە ئاوەکە دەخواتەوە فڕی دەدات ئێمە کێشەکانمان لە بنەچەوە سەر تۆ بەشێکیش گلەیت لە هاوڵاتیان هەیە بە تایبەتی وەرزی بەهارە و سەیرانە و شت فڕێدانە و لە وەرزەکان فڕێدەدرێت ینی لە هەموو وەرزەکاندا شت فرەدێت تاکی ئێمەشتا وشانە بە بۆ خۆی بپارێزێت تاکی ئێمە بەس دەزانە ئۆتۆمبیل بکرێت نازانە ئۆتۆمبیلە چ زیانێک بە ژینگە دەگەێنێت ینی هەر ماڵێک توشتکە سێ ئۆتۆمبیلی تێدا هەیە کوالیتی بنزینەکانمان تەمەشا دەکەی چ بنزینێک دێتە کوردستانەوە بەڵام لێ ناکۆتەوە ئایا ئەو بنزینە باشیان چەندە مادەی قورقشمی تێدا خۆی زۆربەی نەخۆشکان دکتۆر بۆ خۆی دەزانێت هۆکارەکەی چییە بوونی ئەو قورقشمی ناو بنزینە یعنی هاوڵاتیمان جگەلەوەی کە دێتە دەرێ ئەو لەسەر چاوەی زوڵتانەکانەوە ئەو هەوا دەگازێتەوە بۆ ناو شار هەروەها لە ئۆتۆمبیلەکانەوە هەوا پیس دەبێت یەکێک نەخۆشی کە دەبێتە هۆی نەخۆشی مرۆڤەکان چیە ئەو نەخۆشیان کە لە ڕێگەی هەوا دەگوازێنەوە خۆی ئەمن بەپێی سەرچاکە بخوێندەوە نەخۆشی سەرەتان ١٧ بەهۆی پیسبوونی هەواوەیە ئەو نەخۆشی کتوپڕانەکە ئەمەش لەگەڵ دووکەڵ و لەگەڵ زبڵەکان بە هەمان شێوەیە کاتەکەم زۆر کەمماوە دەمەوێت دکتۆر زیرەک بە کورتی بارودۆخەکە خەتەرە یان نە
بێگومان زۆر خەتەرە و پێویستی بە چارەسەرێکی هەمەلایەنە هەیە. کاکاروان نزیکترین و زووترین پلانی ئێوە چییە بۆی ئەو خەتەرە نەمێنێ ئەگەر زۆر بەکوردی؟ بەڵێ وەکو ئەوەی ئاگادارم کە وەزارەتی شارەوانی لە بۆ هەموو شار و شارۆچکەکان پلانی هەیە بۆ ئەوەی لە ڕێگای کەرتی تایبەت چەند کۆمپانیایەک کارگی ڕیسایکل یاخود چارەسەرکردنی خۆڵ و خاشاک لە هەموو شار و شارۆچکەکان ئەنجام بدات، بەڵام سەبارەت بەوەی کە ئەو کرێکارانەی کە لەو شوێنە کار دەکەن پێویستە ڕێکخراوێک یاخود نەقابەیەک بچی ئەو کرێکارانە یاخود کارێکی تریان بۆ بجێزێتەوە یاخود بە شێوەیەکی سیستم مەبەست ئەوەیە و ئێوە بەتەمان چی بکەن لەو بارەوە کە ژینگە و تەندروستی ئەوانش پێ تەنها ئەوەنجە دەڵێم ماوەکە زۆر کەمێ مە ناتوانێت ڕێگە لە بڕینەوەی دار بگیرێت لە هەر شوێنێک بێت زیادکردنی سەوزایی ئەرکێکی زۆر شیلوان پێ سەر شارەوانی ئاویان بدات دار زۆر بکەن ڕوبەر سەوزای لە شارەکانمان تمشارکەین ڕوبەر سەوزایی زۆر کەمە بپێ ئەو ستانداری کە دەبێت ڕوبەری سەوزایی ئەوەندە بێت لە شارەکان بەداخەوە زۆر کەمە کە ینی ناتوانین هەرباسی بکەین زیادکردنی ڕوبەری سەوزایی و هەروەها هاوڵاتی خۆشی هۆشیار بێتەوە بەکارهێنان کەم بێتەوە چاودێر هەبێت. کاک دکتۆر بەس سەبارەت بەو وەزارەتی تەندروستی مستەشفیەکان و نەخۆشخانە ئەهلیەکان پابەند نینە بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کە لە بۆ هیوادارم هەم دکتۆر زیرەک و هەم لایانی پەیوەندیدار ئەو تێبینەی جنابەت بە هەند وەربگرن و بتوان کۆنتترۆلی بکەن. لە کۆتایی بەرنامەکەمە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زیرەک شلێرخان کاکاروان بە خێر بێن سەر و سەرچاوم خۆشەویستام تا بەرنامەیەکی تریسا ڕێژ هەر لە تەندروستیدا. Thank you.